کۆتایی بەدەسەڵاتی خۆسەپێنێنین لەگەڵ ئێوە ڕێڕەوی حکومڕانی ڕاست دەکەینەوە. ئێستاش هەڤاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەس بە پێکەوە وەک خۆیڵێت بە یەک هێز و بە یەک دەنگ گەرمترین پێشوازی لە سەرۆکمان بکەین، ئەو سەرۆکەی کە ڕاستگۆیە و بەڵێنی شتێگەداتوەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڤاڵ باڤڵ جەلال تاڵەبانی. هەڤاڵانی عەزیز، ئەو پۆستەرانە لابن حەزەکەم خەڵک ببینم. بڕۆ بابە لاچۆ، وەختی ئەوە نییە دوای هەزار ماچوم و چەکەین. گەرمیانی عەزیز، گەرمیانی ئاسن، ئەو گەرمیانەی کە قەت نەشکاوە و قەت ناشکێت. یەک بە یەک دەستان ماچەکەم. گەرمیانی عەزیز، شەرمەزارتان کردم بەو چاپڵەیە، شەرمەزارتان کردم. کە قوبات زۆر باسی گەرمیان بۆ منەکە، زۆر باسی ئێوەکە. ئێستا ئەزانم بووە ئێوەی خۆشەوێ، ئێستا ئەزانم، زاب خودێ ئەزانم. ببوورە قەسەم بەخوا ئەزانم. هەڤاڵانی عەزیز، مەجال بن، قوربانتان بم یەک بە یەکتان. بۆ ئەوەت پێ نییە برای عەزیزم، ئەوە تا ڕاوەستە. ئەڵێم ئێوە منتان شەرمەزار کرد، ئێمەتان شەرمەزار کرد بەو چەپڵێ بەرزە. بۆ هەڤاڵان، من هاتوومەتە ئێرە داوای لێبردوونتان لێ بکەم. یەک بە یەکتان داوای لێبردوونتان لێ یەکەم. داوای لێبردوونتان لێ یەکەم کە یەکێتی پڕ بوو لە موشکیلە، ئێمە ئێوەمان لەبیر کرد، بەڵام ئێوە قەت ئێمەتان لەبیر نەکرد. ئێوە بوون کە نەتان هێشت یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوخێت. ئێوە بوون دوای نەخۆشکەوتنی مام جەلال و کاکۆسرات و هێرۆخان، ئێوە بوون وەکو عەموودی فەقەرەی حیزبەکە نەتان هێشت پارچە بین. ئەو گەرمیانە پڕ لە قارەمان، ئەو گەرمیانە پڕ لە ئەنفال بەداخەوە. قوربانی کاک وەهاب، قەسەم بەخوا ئەو گەرمیانە لە جیاتی ئەوەی ئەم حکوومەتە وەکو تاجی سەرسەری بتان پارێزەی یەک بە یەکتان بەداخەوە کەم کەس بەقەر ئێوە ئیهمال کراوە. کەم کەس. من جارێکی تر داوای لێبردوونتان لێ یەکەم. ئەی ڕووخێرین، هەڤاڵان، داوای لێبردوونی شەکەم لە گەنجان و ژنانی گەرمیان.
کە ئیش نییە هەلیکار نییە هیچ شتێک نییە بۆتان مەجبورن ئەم شارە جوانە بەجێ بێڵن ئەم منتیقە جوانە بەجێ بێڵن لە ئەم لە ئەولا بۆ ئیش و هەلیکار بگەڕێن من داوای لێ بردوونتان لێ یەکەم بەڵام داواکاریشم هەیە تۆ سەیریەوە کە ها من داوای لێ بردوودان لێ یەکەم هێشتا من داواکاریم هەیە داواتان لێ یەکەم داواتان لێ یەکەم لە ڕۆژی دەنگدان ئەو سندوقانە سەوزکەن هێز بن بە ئێمە شەک لەسەر ئێوە شەڕ لەسەر ئێمە قووەتمان بەرێ بە دەنگدان قووەتمان بەرێ کە ئەم حکوومەتە بۆگەن گەندەڵ خۆسەپێنەرە کۆتایی پێبێنین ئەڵێم کۆتایی برادرانی پارتی زوو پرسیارێکەکەن دەبا تۆزێک پێ بکەنین قسە جددیەکانمان کرد با تۆزێک پێ بکەنین برادرانی پارتی پرسیارێکەکەن کۆتایی بە چیە هێنن من لە هەولێر پێیان دەڵێم کۆتایی بە چیە هێنم هەڤاڵان ئاخر جارە داواتان لێ یەکەم ئەم شتانە بێنە خوارێ کەس من نابینێ منیش نایەن بینم بێنە خوارێ دەی خوارێ دەست خۆش ئێوە کە دەنگداندا بە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی وەکو حزبەکانی تر نابێ ئەرێ کاکە تۆ گوێت گرانە ئەو پۆستەرە بێنە خوارێ بێنە خوارێ ئەڵێم لەگەڵ تۆمە خۆ لەگەڵ سەبع سنگەرم نییە کە دەنگتاندا بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆتاییمان هەیە بە بۆگەنەکان کە کۆتاییمان پێهێنان ئێمە وەکو ئەوان سیاسەت ناکەین دڵنیا بن لەوە ئێمە کوردستان بە یەک شاوە بینین ئێمە خزمەتی هەموو کوردستانەکەین ئێمە ئیش بۆ هەموو کورد و کوردستانەکەین لە هەر چوار پارچە Two? Who said anything about two? ڕاوەستە چوار زاب خودێنە قەسەم بەخوا هەڤاڵان ئەم مەنتیقەیە بە ئام غەدری لێکراوە من بەڵێنتان پێدەم تایبەتمەندیەکی تایبەت ئەدەین بەم مەنتیقەیە ئێمە قەرزاری ئێوەین مەجالێکم بەنەو قەرزە بینەوە و پێمانەکرێ ئەم جارە پێمانەکرێ هەڤاڵەکانمان لەناو پارتی دموکراتی کوردستان ئەگەر ملاحەزە بکەن کوردستانەکە زۆر بە بەرزی ئەڵێم بەڵام دیموکراتیەکە نایڵێم چونکو ئەوەی کە نایزانن دیموکراسیە بۆیە ئەبێ بیانێرین لۆمارێ بەسەر چاو دووبارە بەسەر چاو ئەڵێم ئەوەی کە لێی نازانن دیمۆکراسیە بۆیە پێویست دەکات ئێمە بیانێرین لۆمارە قەسەم بەخوا وەزا بخودێ تۆ
تۆزێ قسەی خۆش بکەین تۆزێ پێ بکەنین حەزەکەن هەڤاڵان پێتان دەڵێم ئەم جارە پێمانەکرێت ها حەزەکەم گوێ بگرن زۆر بەجددیمە ئەم جارە ئەیگۆڕین ئەم جارە کۆتایی پێهێنین ئەم جارە ناتوانن تەزویر بکەن ئەم جارە 450,000 زۆمبی لە قەبر نایەنە دەرێ دەنگ بدەن ئەم جارە کۆمیسیۆن هی ئەوان نییە ئەم جارە تەلیسەندەر هی ئەوان نییە بۆیە تۆقیون دکتۆر فواد پیاوێکی بەڕێزە 2 ساڵ پێش ئێستا پارامەوە لەی وتم دکتۆر فواد وەرن ڕێکەوین بە کاک مەسعود بڵێ دەستی ماچەکەم وتم پێی بڵێ قاچی ماچەکەم بۆ خزمەتی کوردستان وتیان نایکەم ئەو ڕۆژە پێم وت شاهیدەکەم زیندووە ئەو ڕۆژە پێم وت وتم بڕۆ پێیان بڵێ ئەو پارتی دیموکراتی کوردستانە خەمە سەرە ژنۆی 2 ساڵ و نیوە لەیانە بینەوە 2 ساڵ و نیوە لەیانە بینەوە ئەم یەکێتیەی ئیمڕۆ ئەو یەکێتە نییە کە ئێوە لە بیر کات ئەم یەکێتەی ئیمڕۆ یەکێتیە یەکێتیەکەیە کە ئێوە داواتان کردووە لە ئێمە ئەو هەموو ساڵە سەیری ئەم هەڤاڵانەکەن یەک بە یەکیان سەیریان کەن 4 ساڵ پێش ئێستا نەمانەتوانی وادانیشین بە یەکەوە چکو هەمومان لە تەکەتولێکی جیاواز بووین ئەو ڕۆژە نەما دەباشە با ئێستا تۆزێک باسی پاتری دموکراتی کوردستان بکەین تەبەن پاتری پێویستی بە شەحنە پاتریەکە خوا وەکیلە ئەوەی نەیماوە شەحنە خوا وەکیلە لە ئێوە ئەترسن تۆقیون سەیری ئەمەکەن سەیری کەن لە سلەیمانی چی ڕوویدا سەیری کەن لە هەڵەبجە چی ڕوویدا قوڕیان بەسەر بێ با بچمە هەولێر قەت پارتیم وان نەدیوە قەت خوای گەورە تۆقیون سەیری حەرەکاتەکەیان کەن سەیری حەرەکاتەکانیان کەن هەموو شتێکیان تاقی کردەوە هەموو شتێکیان تاقی کردەوە هەڤاڵان ئیجازەم بن سەیرکە کاک نێچیروانی فەقیریان هێنایەوە وتیان بڕۆ فریامان کەوە ڕێک وتیان فریامان کەوە قاتە جوانەکەیان پێداکەند وتیان تۆزێک بجوڵێرەوە ئەو برادرە واکە کاکە گیان بافڵیزم هەر بە یەکێتی ئەکرێ 1001 شتیان کردووە هەوڵیان داوە ئینتیخابات تاخیرکەن پێیان نەکرا کەی پارتی وا بووە ڕاکات لە ئینتیخابات لە خۆ پیشاندان تۆقیون دوای چیان کرد با پێدان بڵێم چیان کرد سەیری ئەو نەکبەتانەکە نوێنەری گەوادیان ناردە سەر تەلەڤیزیۆن وایە زانی ئەو دەنگیان بۆ کۆکاتەوە هەر لە هەولێر گەواد نوێنەری هەیە ببوورە نە لە هەولێر لە ناو حیزبێک دوایەوە چیان کرد ڕاوەستە پەلەمەکە دوایەوە چیان کرد با بە دووبارەی ناکەمەوە ئێستا برادران تووڕە بوون بەزە نوێنەری هەر لە ناو پارتی هەیە دوایەوە چیان کرد جەنابی کاک حوشتر قسەی کرد نەکبەت بۆ قسەی کرد بۆ لە یەک دیبەیت تۆقی بوون ئەیان زاری وەکو ڕەحەتە لوقمەیان خۆم زاب خودێ قەسەم بەخوا سوورە زانن ڕاوەستە تەواو نەبووە زۆر ماوە چی دەریان کرد مەجالێکی ترمدا پێیان وتم وەرن دیبەیت بکەین
شرت و شروود دائنين بالريس أوشيان نكرت والله توقيون والله هرچونك به توزق خطای منی تیابو خطای منی تیابو بو لروی پروتوکول و من غلط بوم راوسته كرم قسكانم لروي بروتوكول ومن غلط بو من سروكي يكيتيم جنابي كاك مسرور جيجري دو همي بارتيا لروي بروتوكول ومن غلط بو لو مالي بو خوايا اونا توقيون من بهم وايا خويا نزانن كمام فان دام دنگ لعوان زياترينه علي روا بيامي كنيرم بو مام فان دام جنابي مام فان دام كدنگ زياتر لبارتي هنا زور بيمان خوش بيت لاو كتلي ايما راوسا دوای چیان کرد دستیان کرد به جمعندان هیچی تریان نما حشتر هیچی پی نکرا نوینر هیچی پی نکرا دستیان کرد به جمعندان بکی بمن ماشالله تلیا خور شیت من تلیا خورم خوزگتن باو تلیا خورا حشتر خوزگتن باو تلیا خورا من سیکس باک مای او سیکس غبغبایی هیا اوش لويش تواو نبون وتياناي بابا چی بکەین ئەو برۆدەرە بۆ ئەمان لێیاکات نەیانەزانی چی بکەین بەرنامەیەکی عەزیمیان کرد ماشەڵڵا لە عەقڵیان پرۆگرامێکیان کری لە ئینتەرنێت بە $10 سەوتێکیان بڵاو کردووەتەوە وازان من و کاقوبادە گۆڕە بۆ خاتری خوا مستەشاری ئەمانە کێیە پێم بڵێن کێیە تا وەکو سپاس وازێکیان بۆ بنێرم سەیری ئەو نەکبەتیەکە طبعاً لە جەنابی کاک حشتری بردیەوە لە ئەمریکا سوپەرمان هەیە لەناو پارتی سوپەر حشتر ئەمە ئیشارەتی چییە؟ ئەمە ئیشارەتی ئەوەیە کە نازانن چی بکەن نازانن بۆ کوێ ڕاکەن هەرەتان دۆزینەوە و هەر کۆتایی پێهێنین هاتین بۆ گیانتان گەندەڵەکان دزەکان هاتین بۆ گیانتان بۆ کوێ ڕاکەن آخر شتم ئەگەڕێمەوە بۆ داواکاریەکەم ئەی لێت وەرەگرم ئێستەنە باقسەکانم بکەم بە قوربانت بم هەباڵان زۆر بەجددیمەها قەت یەکێتی وا بەقووەت نەکبووە قەت وا یەک ڕیز نەبووە سەیری پارتی دموکراتی کوردستان کەن تۆقیون من غەڵەت بووم جارێکی تر سەیرە من وتم دوو حزب هەیە کە ئەتوانێ شتێک بکات لەم کوردستانە وتم پارتی و یەکێتی شەرحم کرد بۆتان بۆ ئەتوانین بەڵام بەم شتە ناشرینە نزمانەی پارتی دموکراتی کوردستان من تێگەیشتم کە تەواو بوونە یەک حزب هەیە کە ئەتوانێ خزمەتی کوردستان بکات یەک حزب ئەو حزبەش ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە و بەس زۆر سپاس سندوقەکان سەوزکان بۆ پێشەوە بە کۆتایی پێبێرین بەڵکو بە پشتیوانی خوای گەورە هەر کۆتایی پێنێرین بیر و خێرین